ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل با یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەم. کەمێک پێش ئێستا دەوڵەتی داگیرکەری تورک بردومانی ئۆتۆمۆبیلێکی مەدەنی لە نزیکی شارەدەی خەلەکانی سەر بە شارۆچکەی دوکان لە پارێزگای سلێمانی کرد. بە پێی زانیاریەکان ئۆتۆمۆبیلەکە لە جۆری تویتا لانکرۆزە و لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە لەسەر ڕێگای خەلەکان کانیوەتمان بردومان کراوە. لابارەی بردومانەکەەوە مەڵبەند محەممەد بەڕێوبەری نەخۆشخانەی خەلەکان ڕایگەاندووە باهۆی بردومانەکەەوە 3 کەس شەهید بوون. ئەمە لە کاتێکدایە ئێوارەی دوێنێ دەوڵەتی داگیرکەری تورک تۆپبارانی سنووری شارۆچکەی سیدەکانی لا سنووری هەولێر کردو بۆ هۆیشەوە شوانکارێک بناوی بەدیع کەمال محەممەد شەهید بوو. جێیاماژەیە لا سەرەتای ئەم ساڵەوە باهۆی بردومان و هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە لا باشووری کوردستان ئەمە 20مین هاوڵاتی مەدەنیە شەهید دەبێت. هەروەها حەڤەی دیکەش بریندار بوون. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەاندراوێکدا ناسنامەی چوارگەری لای کە لە هەرێمی کێلای مەمێ بۆتان لە ئەنجامی هێرشی ئاسمانیدا شەهید بوون ڕاگەاند. لە ڕاگەاندراوەکەی هەپەگەدا هاتووە جەنگاوەرانی فیدایی ئاپۆی هەواڵانمان خەبات جوودی و زەمانی ئامانوس حەڤەی ئابی 2024 لە هەرێمی کێلا مەمی بۆتان لە ئەنجامی هێرشی ئاسمانیدا شەهید بوون. ئەو گۆڕەپانە دوای شەهیدبوونی هەواڵانمان خەبات و زەمانی بە ئەفرۆکەی شەڕ و هێلیکۆپتەری هێرشبەر بە دژواری بردومان کرا و ئۆپەراسیۆن لەوێ دەستی پێکرد. هەپەگە ڕاشیگەاندووە هەروەها ڕۆژی 18 ئابی 2024 لە نێوان فەرماندەیی فیداییمان سەرحەد جیهاد جەنگاوەری فیداییمان یەڵماز دەرسیم کە بۆ وەشاندنی گورز لە داگیرکەران کەوتنە جوڵە و لە نێوان ئەوان و داگیرکەران شەڕ ڕوویدا شەڕی دژواری نێوان هەواڵانمان و داگیرکەران چەندین کاتژمێر بەردەوام بوو. سوپای تورک کە تێگەیشت ناتوانێت بە شەڕ تەرەقەتی جەنگاوەرانی فیدایی ئاپۆی بێت با فڕۆکەی شەڕ گۆڕەپانی هاوڕێیانی ئێمەی بردومان کرد. هەواڵانمان کە سەرباری ئەوەش بە قارەمانی شەڕیان کرد دوایین گولەیان بۆ خۆیان شاردەوە بۆ ئەوەی با زیندوی نەکەونە دەست دوژمن بە گیانبازیەوە شەهید بوون. هەپەگە باسی لەوەش کردووە فەرماندەی فیدایی ئاپۆی هەواڵ سەرحەد جێهات و جەنگاوەرانی ئاپۆی فیداییمان یەڵماز خەبات و زەمانی شۆڕژگێڕانی فیداین کە ئەرکی دژواری شەڕی گەلی شۆڕژگێڕی سەردەمیان باقوڵی هەست پێ کرد. ئەو جەنگاوەرانەی بۆ پاراستنی هەبوونی گەلەکەمان و موسوگەرکردنی ئازادی گەلەکەمان بەشداریان لا ڕێزەکانی ئازادیدا کرد لا دژی هەموو جۆرە بێدەرفەتی و ئاستەنگی دژوار بە لێ هاتوویەکی گەورە خۆڕاگریان کرد. هەپەگە جەغ دەکاتەوە ئەو هەواڵانەمان کە یەکیان لە یەکتر بە نرختر بوون ئەو جەنگاوەرانە بوون کە لە سەرهێڵی گیانبازی قوڵ بووبوونەوە خۆیان شارەزا کرد و خۆیان بە ڕۆحی فیدایی ئاپۆی بەهێز کرد. هەروەها هەپەگە ئاماژەی بەوەش کردووە 4 هەواڵمان کارۆڵەی هەرە بژاردە و فیدایی گەلەکەمانن داستانێکی نوێی چوارەکانیان نووسیەوە و شەهید بوون. ئێمە بەڵێن دەدەین لەسەر ڕێبازیان بین. لە کۆتاییشدا هەپەگە ڕایگەیان بەو هەستانەوە سەرخۆشی لا بنەماڵەی بە نرخی هەواڵانی شەهیدمان و گەلی وڵات پارێزی کوردستان دەکەین. زانیاری لەسەر ناسنامەی شەهیدان بەم جۆرەیە. فەیساڵ سەفینچ بە ناسناوی سەرحەد جیهاد لە ئاگری لەدایک بوو لە 18 ئابی 2024 لە بۆتان شەهید بووە. باریش کارتاڵ بە ناسناوی یەڵماز دەرسیم لە شەرناخ لەدایک بووە و ئەویش لە 18 ئابی 2024 لە بۆتان شەهید بووە. ڕەشید چەڤیک بە ناسناوی خەبات جوودی لە شەرناخ لەدایک بوو لە حەڤەی ئابی 2024 لە بۆتان شەهید بووە. هەروەها سەرحەد گوزەل بە ناسناوی زەمانی ئامانوس لە مردین لەدایک بوو و لە حەڤەی ئابی 2024 لە بۆتان شەهید بووە. هەوڵەکانی دەوڵەتی تورک بووە لە ناوبردنی گەلی کورد بەردەوامە. لەو چوارچێوەیەشدا 75% پارێزگای دهۆکی داگیر کردووە. ڕۆژانەش بەردەوام ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان
بردومان دەکات و هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگرێت. بەڵام تا ئێستا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بە هیچ جۆرێک لا دژی ئەو داگیرکاریانە نەوەستاوەتەوە. لەو بارەیەوە ئەندامانی حیزبی شیوعی کوردستان لە شارچکەی کۆیەی سەر بە پارێزگای هەولێر دەڵێن دەوڵەتی تورکیا دژی هەموو گەلی کووردا هێرشەکانیان بەهانەی هەبوونی پەکەکە نییە بەڵکو داگیرکردنی کوردستانە، چونکە پەکەکەش کووردە و بۆ گەلی کورد خەبات دەکات. بەداخەوە هەموو وڵاتە سەرهێزەکانیش چاویان نوقاوجیان کەرا لەسەر ئەم لەشکرکێشەی تورکیا. دوو حیزبی دەسەڵاتدار لە کوردستان باڵا دەستەوە، هەموو سەروەت و سامان و قوەی چەکداری بەدەستەوانەوەیە، ساحەکە بەدەستی ئەوانەوەیە. تورکیا هەر لە یەکەم ڕۆژی ئەردۆغانەوە دەرێ ئەگەر لەسەر مەریخ حکوومەتێکی کوردی هەبیتن دەوڵەتێکی کوردی هەبی هەموو توانام سەرت دەکەم بۆ لەناوبردن. یعنی باشە دار و بەر تێدەگە لە دەسەڵاتی تورکیا بۆ ئێمە تێناگەیت، بۆ دەسەڵاتی کوردی تێناگا دەرێت لەسەر مەریخ دەوڵەتێکی کوردی هەبی هەموو. بەشێک لە پەرلەمانتارانی عێراق سەبارەت بە هێرش و پێشلکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لە هەرێمی کوردستان و عێراق و داگیرکردنی خاکی عێراق زانیاری نوێ دەخەنە ڕوو. محەممەد ڕۆمێسی ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند لە دوای ڕوخانی ڕژیمی بەعسەوە تا ئێستا تورکیا 25,000 پێشلکاری ئەنجام داوە، زیاتر لە 4200 کیلومتری چوارگۆشەی لە خاکی عێراق لاژێر داگیرکاری تورکیادایە. هەروها ئەحمەد موسەوی ئەندامی لێژنەی یاسایش و بەرگری لە پارلەمانی عێراق ڕایگەیاند سوپای تورکیا باقوڵایی 185 کیلومتر هاتووەتە خاکی عێراقەوە و لە ئێستادا تەنها 28 کیلومتر لە ناوەندی پارێزگای نینەوە دوورە. دەشڵێت ڕێککەوتنە ئەمنیەکانی نێوان عێراق و تورکیا باسی کشانەوەی سوپای ئەو وڵاتی لە عێراق تێدا نییە. هەروەها ئەوەشی خستووەتە ڕوو ژمارەی هێزەکانی سوپای تورکیا لە هەرێم لە ژمارەی سەربازانی ئەمریکی لە عێراق زیاترە. لە کۆتاییدا دەڵێت تورکیا زیاتر لە 5,000 سەرباز و 80 بنکەی سەربازی و ژمارەیەک بنکەی هەواڵگیری لە خاکی هەرێمی کوردستان جێگیر کردووە. جیاماژەیە دەوڵەتی تورک بەردەوامە لە داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان و کردنە ئامانجی ڕۆژنامە نووسان و هاوڵاتیانی مەدەنی. تا ئێستاش بنا حکوومەتی عێراق و ناحکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان هیچ هەڵوێستێکی کرداریان بەرامبەر بەو تاوانانەی دەوڵەتی تورک نەبووە. هەردوێنێ باهۆی تۆپبارانی دەوڵەتی تورکەوە شوانکارێک شەهید بووە. ئەمەش هەفتەیەمین هاوڵاتی مەدەنیە کە باهۆی هێرشی دەوڵەتی تورکەوە لە باشووری کوردستان شەهید بوون و 12 دیکەش بریندار بوون. دوێنێ پەرلەمانی عێراق کۆبووەوە و بڕیار بوو خوێندنەوەی دووم بۆ هەمواری یاسایباری کەسی بکات. بەڵام بەشێک لە پەرلەمانتارانی سوننە و شیعەکان و پەرلەمانتارانی کورد دژی هەموارکردنەوەکە بوون بۆیە ڕێژەی یاسایی کۆبوونەوەکە تەواو نەکرا و دانیشتنەکە دواخرا. لە سەرمژاری یاسایباری کەسی لا شاری سلێمانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و حیزبە سیاسیەکانی هاوپەیمانی 180 ڕێخستنی کوردستان دژی هەوڵدان بۆ هەموارکردنەوەی یاسای باری کەسی ژمارە 188 ساڵی 1950 عێراق کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. بەیاننامەی چالاکیەکە لە لایەن ڕێزان شێخدلێر یاساناس و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق خوێندرایەوە و شێخدلێر ڕایگەیاند ئەم هەموارە دابەشبوونێکی کۆمەڵایەتی بە دوای خۆیدا دەهێنێت، هەروەها زۆرێک لە مادەکانی دەستور پێشل دەکات و ڕۆڵی دەسەڵاتداری دادوەری هەڵدەوەشێنێتەوە. هەروەها ڕێزان شێخدلێر دەڵێت جەخت دەکەینەوە لەسەر گرنگی کشانەوەی هەموارەکە و هێزەکان بە بەرپرسیار دەزانین لە هەر کاردانەوەیەکی داهاتووی زیان بەخشن لەسەر کۆمەڵگای عێراقی ئەگەر بەردەوام بن لە بڕیارەکانیان و تاکلایەنە هەموارکردنەوەکە بکەن. هەروەها ئێمەش هەموو ڕێوشوێنێکی پێویست دەگرینە بەر لا ڕێگەی ئاشتیانە و دەستور و یاساوە. ڕاگەیاندنانەی کە توانیان ئێمە ئەمڕۆ ئەم سەرکەوتنە بەدەستبێنین کە لە ناو جەدوەلی ئەعمالە مادەم ئەو بڕگەی تیابوو کە خوێندنەوەی دۆمی بۆ بکرێت نەتوانرا تەنانەت دانیشتنی پەرلەمان بکرێت. ئەمە ئەو هێزە مەدەنیە بەهێزەیە لەسەر ئاستی عێراق توانیوێتی تەئسیرێکی گەورەی هەبێ. ئێمە هەمومان جارێکی تر بە یەک دەنگەڵێین
نامانەوێ جارێکی تر بگەڕێنەوە بۆ دواوە، چونکە یاسا و سەروەری یاسا و دەسەڵاتی دادوەری ئەبێ لە ناو دەوڵەتی عێراقا بەهێز بۆ ئەوە بووە کە جارێکی تر بە قووەتەوە بڵێن دەستخۆشی بۆ هەموو لایەنەکان و ئەبێ زیاتر و زیاتر هەوڵ بین لە هەموو سەرتاسەری عێراقا هەتاکو ژنان و مناڵانی عێراق سەلامەت بێ، مافەکانی مرۆڤ لە ناو عێراقا وەکو خۆی ڕێز لێگیراو بێت. زەکریا یاپوچوغلو سەرۆکی گشتی هۆداپار لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پەدەکە کۆبوویەوە. ناوەڕۆکی کۆبوونەوەکە تا ئێستا ئاشکران نەکراوە. سەرۆکی گشتی هۆداپار زەکریا یاپوچوغلو کە پارتێکی دژە کوردی باکووری کوردستانە و لە بەرژەوەندی دەوڵەتی تورکدا سیاسەت دەکا سەردانی مەسیفی سەلاحدینی کردو لەگەڵ مەسعود بارزانی کۆبوویەوە. شایانی باسە هۆداپار لە ساڵانی 90ەکاندا لە ڕێگای تێرۆری ڕاستەوخۆوە نزیکەی 70,000 کوردیان کۆمەڵکوژ کرد لە باکووری کوردستان. هەروەها لە هەڵبژاردنەکانی یەکە لە دوای یەکەکانی تورکیا و باکووری کوردستان بۆ یەکجاریش پشتیوانی لە کورد نەکردو و هەمیشە لە بەرەی ئاکەپەدا جێی خۆی گرتووە. جنگاوەرانی ئازادی کوردستان ماک ڕایانگەیان لە ناوچەی داراهێنینی چەولیک ئاگریان لە بەرهەڵگرێک بەرداوە کە کاری لۆجستی بۆ سوپای تورک دەکرد. لە ڕاگەیاندراوەکەی ماکدا هاتووە جنگاوەرانمان شەوی 31 ئاب لە ناوچەی داراهێنی چەولیک بارهەڵگرێکیان کردوتە ئامانج کە کاری لۆجستی بۆ سوپای تورک دەکرد. بارهەڵگرەکە باژمارەی 55 PJ 512 بەو مادە پلاستیکەی لە ناویان دابووە سوتاوە. با گوێرەی ڕاگەیاندراوەکە بارهەڵگرەکە بە تەواوەتی سوتاوە. لە ڕاگەیاندراوەکەدا ئەوەش خراوەتە ڕووکە چالاکیەکە لە بەرامبەر هێرشە سەربازی و سیاسەتەکانی دەوڵەتی تورکدا ئەنجام دراوە. لە ڕاگەیاندراوێکدا کۆمەڵی ژنانی ڕۆژنامەگەری مێزۆپۆتامیا ئاماری پێشلکاریەکان بەرامبەر بە ژنانی ڕۆژنامەنووس لە باکووری کوردستان و تورکیا دەخاتە ڕوو. لە ڕاگەیاندراوەکەدا کۆمەڵەکە سەرنجی خستووەتە سەر هێرش بۆ سەر هەردوو ڕۆژنامەنووسی ژن گولیستان تارا و هێرۆ بەهادین کە لە 23 مانگی ئابی 2024 لە شارۆچکەی سەی سادقی سەر بە پارێزگای سلێمانی بەهۆی بردومانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە شەهید بوون. هەر لە ڕاگەیاندراوەکەدا ئاماری ئاستەنگی و تونند و تیژیەکان بەرامبەر ڕۆژنامەنووسانی ژن بڵاو کراوەتەوە و تیایدا هاتووە 6 ڕۆژنامەنووسی ژن دەستگیر کراون و 25 پێشلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسانی ژن لە ئاستی باکووری کوردستان و تورکیا تۆمار کراوە. چالاکی ئشکگیری دادپەروەری ئەمینە شەنیاشار لە بەردەم سەرۆکایەتی پەرلەمان 13 ڕۆژە بەردەوامە. 14 حوزەیرانی ساڵی 2018 لە پیرسوس هاوژین و دووکڕەکەی ئەمینە شەنیاشار لەلایەن پاسەوان و خزمەکانی پەرلەمانتاری پێشووی ئاکەپا ئێبراهیم خەلیل یەڵدزەوە کوژراون و کوڕەکەی زیندانی کراوە. دایکە ئەمینە شەنیاشار و کوڕەکەی پەرلەمانتاری دەم پارتی فەرید شەنیاشار لە بەردەم دەرگای فراکسیۆنی ئاکەپا مەهەپا دانیشتن. دایکە شەنیاشار دەڵێت هەتا کوڕەکەی ئازاد دەبێت و بەرپرسیارانی دادگای دەکرێن تێکۆشانیان بەردەوام دەبێت. هێزە ئەمنیەکانی شاری مەهاباد هێرشیان کردوتە سەر ماڵی گۆرانی بێژی کورد ئومید ئەحمەد نژاد و ناوبراویان دەست بەسەر کردووە. لە هۆکارەکانی دەستبەسەری و تۆمەتەکانی دژی ناوبراو زانیاریەک لە بەردەستانە. هەروەها سیاوەر سوڵتانی هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد و کوڕی کوبرا شێخا لە گیانبەخ کردوانی بزوتنەوەی شۆڕژگێرانەی ژینا لەلایەن هێزە ئەمنیەکانی مەهابادەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. جێهاماژەیە کوبرا شێخا 59 ساڵان و هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد ناڕزایەتیە سەرتاسەریەکان و پاش ڕێورەسمی ناشتنی ئیسماعیل مەولودی یەکێک لە گیانبەخکردوانی بزوتنەوەی شۆڕژگێرانەی ژینا با تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان کوژرا بوو. هەروەها ڕامیار ئەبوبەکری کوڕێکی تەمەن 16 ساڵ خەڵکی مەهاباد و برای زانیار ئەبوبەکری لە گیانبەخکردوانی ناڕزایەتی سەرتاسەریەکانی 2 ساڵ پێشی ئێران لەلایەن هێزە ئەمنیەکانی مەهاباد دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسرایەوە. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.